ئەگەر بە دیاریکراوی دیاری بکەین لە ناو ئاکرێ لە بڵێن لە باژێڕی ئاکرێ دەرنەچین دیارترین شوێنەوارەکان چ شوێنێکمان هەیە؟ بۆ لە سنوورێ سانتەرێ قەزە ئاکرێ مە هەندێک جێن شینواریان گرنگ هەنە ئەم بێژین ئاکریا کەڤنار بۆ نمونە مەل ئاکریا کەڤنار سێ تاخین کەڤنار هەنە ku navê çist ya gorava qapekî ev xanên kelepûrên Akrê bûne simbolek bo rakêşana geştyaran ma kur veberiya şînwar û kelepûrê Akrê emî hewla didin ku li dîv yasa parastina şînwara ev xaniyên kelepûrî li dîv bînasaze kevnar bêne nûjenkirina bêne parastin û me li bere ku digelanên peywendîdar em van xaniyên kelepûrî bikeyne cihên şînwarî û geştguzarê bo rakêşana geştyaran mesela bû nimûne دروستکردنا هۆتێل موتێل خارنگên xwaner filklorî qawaxana û çaxane bo wekî pitir bişî em berê geştyar bidêne bajarê kevnarê Akrê û her wasa me kelha Akrê heye ku ev kelha berniyaz bi birna agirê Newrozê ku salane li bîstê meha sê geştyarekê zor em şên bêjin sedahan geştyar seredana dîmenê vê kelhê dikin ji bo birna meşqerên agirê Newrozê ku dîmenekê balkêş e ji rûyê şînewarî û geştguzarî ve û her wasa me çendîn cihên dîn yên şînwarî hene li senterê Akrê ku ew jî bernyas be rezê mîrê ku çendihan geştyar seredana vê rezê dikin ku bo rûyê geştguzarî ve zorê girîng e ev rezê mîrî ye. تایبەت بە بابەتی ئاینی بە پێی ئەوەی کەوا ئێمە بابەتەکەمان دیکۆمنتیە و بە بەڵگەکردنە گەڕین بە دوای چەند شوێنەوارێکی ئاینی مزگەوتی گەورەی ئاکرێمان پێ دەڵێت کڵێسایەکمان پێدەرێت هەروەها پەرزگایەکیشمان پیشان دەدات کەوا بڵێن یەهودیەکان جوولەکە بەکاریان هێناوە بە پێی مێژوو پێ دوایە لایەنی مێژوویەکان دەگەڕێتەوە بۆ کام قۆناغ کام سەردەم خۆی هەروەک ئاماژەمە پێکردی کە ئاکرێ باژارێکی پێکەوە ژیانە ئەوەش ڕامانەوەیەکیە کە ئەو پێکەوە ژیانە لە پێ ئەو پاشماوە شوێنەوارانە دەمێنێتەوە کە لە ئاکرێ کلیسامان هەیە مزگەوتمان هەیە کنیشتەمان هەیە هەرچەندە شوێنەواری کنیشتە نەماوە تەنها پرێک ماوە ئەو پرێژ ئێستا بە خۆشحالله ئێمە نوژەن کرایەوە کە مەترسی ڕووخانێ لەسەر بوو بەپێی ئەو تێکستانە کە لە بەردەستی ئێمە وەکو بەڕێوەبەراتی شوێنەواری کەلەپوری ئاکرێ بەپێی ئەو ڕووپیوە شوێنەوارێک کە ئەنجاممان درراوە تەمەنی ئەو شوێنەواران دەگەڕێتەوە بۆ نزیکەی 700 ساڵ پێش ئێستا ئەو شوێنەواریانە تا ئێستا پاشماوەیان مایتەوە چەندەهان گەشتیار و چەندەهان خەڵک سەردانی ئەو شوێنەواریانە دەکاتن بۆ بینینی ئەو شوێنەواریانە.